سڵاوتان لێ بێ بینەرانی خۆشەویستی بەرنمەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەری دەبینە میوانی ماڵەکانتان. مناڵ هاوسەری دیاردەیەکی دزیوی باو و ڕوولەگەشەی ناو کۆمەلگای ئێرانە و زۆربەی وڵاتە هەژار و دواکەوتوەکان کە لە هەمان کاتدا بە توندوتیژی دژی مناڵان دێتە ئەژمار ناوی لێ دەبرێت و پێویستە هەڵوێستی لەسەر بگرێت. مناڵ هاوسەری چییە و هۆکار و فاکتەرەکانی سەرهەڵدانی ئەم دیاردەیە کامانان؟ دەرەنجام و پەیامەدە نگەتیڤەکانی ئەم دیاردەیە کامانان؟ ڕێگاکانی ڕوبەڕەبوونەوە و بنوێڕکردنەوەی ئەم دیاردە کامانان؟ ئێمە بۆ تاوتێکردنی ئەم بابەتە داوامان کردووە لە هاوڕێ ئەیوبی دەباغیان کادری حزبی کۆمونیستی ئێران کە لە ڕێگای ئسکایپەوە میوانی بەرنمەکەمان بێ. فەرموون بۆ بینینی ئەم بەرنمەیە. هاوڕێ ئەیوب بەم کاتت باش و زۆر سپاس بۆ ئامادەبوونن لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. زۆر سپاس هاوڕێ گوڵناز، منیش سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە و هاوڕێیانی هاوکارتان لە کۆمەڵە تیڤی و هەروەها بینەران و بیسەرانی خۆشەویستی بەرنمەکەتان واتە بەرنامەی ئاسۆی بەرابەری. زۆر سپاس هاوڕێ ئەیوب، با پرسیاری یەکەمم ئاوا دەست پێکە، مناڵ هاوسەری چییە هۆکاری بە دیاردەبوونی ئەم جۆرە لە هاوسەرگیریە بۆچی دەگەڕێتەوە بەڕای ئێوە؟ بڵێ، مناڵ هاوسەری یاخود بە زۆر بەشودانی مناڵانی کچی ژێرتەمەنی باڵغ بوون واتە خوار 18 ساڵ ڕووی دزێوی جۆرێک لە نەریتی کۆمەڵایەتی باوی هەندێک لە وڵاتانە کە تێیدا بە ئاشکرا مافی مرۆڤ یان باشترە بڵێم مافی مناڵانی ژێرتەمەن تێیدا پێشێل دەکرێت و دەیان خاتە بەردەم مەترسی زەبر و زەنگنواندن، ئیستسمار و سوئیستفادە بەو معنایی کە کەسەکە پێش ئەوەی بگاتە تەمەنی یاسایی واتە 18 ساڵ بەشوو دەدرێت یانەوە تا ژنی بۆ هەندرێت کە ئەلبەتە زۆرینەی هەرە زۆری ئەم کردەوە نامرۆڤانەیە و دژی ئینسانیە کچانی کردوەتە ئامانج و بە زۆر و هەر لە تەمەنی مناڵی پێش باڵغبوون لە پیاوانی گەورە ساڵ و بە تەمەنتر لە خۆیان کە زۆر جار دەکرێت لە جێگەی باوک یان تەنانەت باپیرەشیان دابنرێن مارە دەکرێن و بەشوو دەدرێن کە بە شێوەی گشتی سەرچاوە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ یەکەم سونەت و نەریتی کۆن و دواکەوتوانە و هەبوونی فەرهەنگی ئیرتجاعی خێڵەکی و مەسحەبی زاڵ بەسەر کۆمەلگادا، دووهەم نەبوونی هوشیاری بە هۆکاری نەخێندەواری و بێسەوادی، ئەمە یعنی ئەوەی کە بەشێکی بەرچاو لە چین و تۆژەکانی کۆمەلگا بەهۆی نەبوونی زانیاری پێویست لەسەر دەرەنجامە خراپ و نەگەتیڤەکانی ئەم کردەوە دژە ئینسانیە و لە نەتیجەی فەقری فەرهەنگی کۆمەلگادا کوێرانە گوێڕایەڵی فتوا و قسە بێبنەما و پڕوپوچەکانی کۆمەڵێک کەسی مێشک نەخۆشی لە ژێر ناوی مەرجەعیەتی ئاینی کولکەمەلا دەبن و خراپتر لەوەش بە قسەشیان دەکەن کە هۆکارەکەشی وەک وتم تەنها بۆ نەخێندەواری و بێسەوادی ئەم چینە لە کۆمەلگا دەگەڕێتەوە و سێهەم هەژاری و فەقری ماڵی واتە نەبوونی و دەستکورتی و نالەباربوونی باری دارایی وا لەو بنەماڵانە دەکات کە ملکەتی ئەو کردەوە نائینسانیە ببن. ئەگەرچی من بڕوام وایە ئەو جۆرە لە بەشودانی کچان بەهۆی هەژاری و دەستکورتی خۆی دوجار فەقر و نەبوونی بەرهەم دێنێتەوە چونگە ئەو کچانە یان کوڕانە ئیتر توانا و ئیختیاری ئەوەیان نامێنێت ڕابەهێنرێن و بۆ ئەوەی ئیشوکاری هەڵکەوتە و مناسبیان هەبێت تاکو بتوانن ژیانێکی شایستە و سربەخۆی دارایی دوور لە هەژاری بۆ خۆیان و مناڵەکانیان لە دوا ڕۆژە دابین بکەن. وەک ئاشکرایە هاوسەرگیری کچان و کوڕانی خوار تەمەنی یاسایی
لە ئاستی نێودەوڵەتی و لە وڵاتانی ئوروپایی و گەشە سندوی ئابووری فەرهەنگی بە یاسا مەمنوع کراوە و ئەگەری ڕوودانی و وەکو پێشلکردنی مافی مناڵ و توندەتیژی و دەستدرێژی جنسی مناڵانی ژێرتەمەند دێتە هەژمار و بەبوونی لەلایەن پۆلیس و دەستگای قەزایی وڵاتەکە لێپرسینەوە و بەرخوردی جدی پێدەکرێت کە دەزانی هەم زیندانیکردنی درێژماوەی هەیە و هەم پێشماردن و جەریمەی نەقدی هەیە. ئەوەندەی بە باسەکەی خۆمان دەگەڕێتەوە لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا نەتەنها جرم نییە بەڵکو ئەوە خودی دەسەڵاتە کە زۆر بە مەبەست و سیستماتیک بە یاسا ڕێکی خستووە و بەڕێوەی دەبات کە بەداخەوە ئامارەکان پێمان دەڵێن کە ئەم دیاردەیە ساڵانە و بە بەردەوامی ڕوو لە هەڵکشانە. بەڵێ هاوڕێ ئەیوب باسی ئێرانتان کرد خۆتان لە ئاخری قسەکانتانە وەکو ئاشکرای ئێران یەکێک لەو دوو وڵاتانەیە کە ئەم دیاردە تێدا باوە و ڕۆژانە هاوسەرگیری و بەشودانی کشانی کەمتەمەن کامانن ئەو هۆکارانەی کە لە ئێران دەبنە پاڵنەری ئەو ڕووداوانن. دەسەڵات دەور و نەقشی چییە لەم کارەدا؟ بە دڵنیایی هاوڕێ گوڵناز ئێران یەکێکە لە وڵاتانەیە کە ئەم دیاردەیە بە بەربڵاوی تێیدا ڕوودەدات بەداخەوە. گەر بیرتان بێت ئێمە وتمان کە فاکتەرەکانی سەرهەڵدانی ئەم دیاردە دژی مرۆڤایەتی و جنایەتکارانە لە وڵاتانی دواکەوتوو هەژاردا بە چەند هۆکارێک ئەنجام دەدرێت کە ئێمە باسی سێ لە گرنگترین هۆکارەکانیمان کرد. جا لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەرسێکیان بوونی هەیە بۆ ملدان و چوونە ژێر باری ئەم کردەوەیە لەلایەن زۆرێک لە بنەماڵەکان بە پاساوی ئەوەی کە تەنانە لەلایەن بۆ پاساوەشەوە کە تەنان لەلایەن دەسەڵات و شەریعەتی شیعەشەوە بە یاسایی کراوە و ڕێگەی پێدراوە. ئەلبەتە دیارە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە ڕێژە و هۆکارەکەشی جیاواز دەبێتەوە و دەگۆڕدرێت. با من کەمێک زیاتر ڕوونی بکەمەوە. ئەگەرچی ڕیشەی ئەم نەریتە ناشارستانی و دژی ئینسانیە لە ئێران زۆر بۆ پێشتر دەگەڕێتەوە و مێژوویەکی کۆنتری هەیە و لە دوای قاجارەکان و بەهاتنە سەر تەختی دەسەڵاتی پەهلەوی هاتۆتە ئاراوە و دوو جار شێوازی ڕوانین بۆ هاوسەرگیری ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە کە یەکەمیان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1313 هەتاوی و بۆ مادەی 1041 لە قانونی مەدەنی کە تێیدا تەمەنی هاوسەرگیری کردنیان بۆ کچان 15 ساڵ و بۆ کوڕان 18 ساڵ دیاری کرد. دووهەمیشیان ساڵی 1353 لە پاش تێپەڕینی 40 ساڵ یاساکە بە مادەی 23 لە قانونی حمایەتی خانەوادە ئاڵوگۆڕی تیاکرا بەو معنایی کە ئیزدواجی کچان لەژێر تەمەنی 18 ساڵ و کوڕان لەژێر تەمەنی 20 ساڵ خۆیانی خوار ئەو تەمەنەی تر ڕێگە پێدرا و نایەسایی دەبوو. بەڵام ئاشکرایە لە ڕووی عملی و پراکتیکیەوە ئەم دەقەنووسراوە بە ناو یاسایانە کە زیاتر بۆ خۆڵکردنە چاوی خەڵک و جەماوەر و پێدەنگکردنی بیر و ڕایگشتی ناوخۆیی و جیهانی بوو. ئەگەر نەڵێم هەرگیز بەڵام دیارە هەمیشە وەک خۆی بەڕێوە نەدەچوو چونکە لە ڕووی ئابووری و نە لە ڕووی سەواد و هوشیاری کۆمەڵایەتیشەوە هەرگیز میکانیزم و زەمینەکانی ئامادە نەکرا. لە نەتیجەدا زاڵبوونی فەقری عمومی و نەبوونی هوشیاری و زانستی پێویست بەردەوام هۆکار بوو بۆ بەکردەوە دەرهێنانی ئەم جۆرە زەواجە. لەم لاشەوە هەر کۆلکەمەلای لا کۆڵان زۆر بوون ومارە برین و بەشودانیان. ئەگەر ئەمە جگە لەوەی کە تەمەنی یاساکەش کورد بوو بەهۆی ئەو گۆڕانکاریانەی لە ئێران هاتەکایەوە لە ساڵی 1357 دا کە شۆڕش و ڕاپەڕینی جەماوەری بەرپا بوو لە دوای شکست پێهێنانی ڕاپەڕین و بەدەستەوە گرتنی
دەسەڵات لەلایەن ڕەوتی ئیسلامی هەرزوو لە هەمان ڕۆژەکانی کۆتا ڕۆژەکانی ساڵی 1357 بە دەستوری شخصی خومینی یاسای ساڵی 1353 قانونی حمایەت لە خانەوادە هەڵوەشێنرایەوە و لە بەهاری 1350دا یاسا کۆنەکەی ساڵی 1313 بە شێوەی کاتی خرایەوە دەستوری کار. هەر زۆر زووش خومینی لە ساڵی 1361دا یاساشوم و جنایەتکارانەکەی داڕژ کە تەمەنی هاوسەرگیری لە کچان بۆ 9 ساڵ و لە کوڕانیش بۆ 15 ساڵ هێنایە خوارەوە و دیاری کرد. بەڵام 2013 ساڵ دوای مردنی خومینی لە ساڵی 1381 دا بوو کە یاساکە جارێکی تر دەستکاری کرایەوە کە تێیدا 13/15 بۆ هەردوو ڕەگەز دیاری کرا و ئەو یاسایە ئەگەرچی چەندین جار بە گشتداچوونەوە و احترازاتی کۆڕ و کۆمەڵ و ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکانی بۆ کۆتایی هێنان بە دیاردەی مناڵ هاوسەری بە دوای خۆی داهێنا و تەنانەت هەتا سەحنی مەجلیسیش واتە پەرلەمانیش پێشچوو، بەڵام بەداخەوە هیچ نەتیجەیەکی نەبوو و لە جوابدانەوە بە احترازاتەکە وتیان کارێک کە خودا و شەرع ڕێگەی پێداوە ئێوە چۆن دەتوانن ڕێگەی لێ بگرن دەی ئەوە تا دەبینین کە کەماکان ئەم یاسا دژی ئینسانیە بەڕێوە دەچێت. ئەوە جگە لە وەی کە سەرجەم فاکتەرەکانی دیکەش کە هۆکارن لەسەر هەڵدانی ئەم دیاردەیە چ لە ڕووی فەرهەنگی ئابووری و کۆمەڵایەتی کە پێشتر باسمان کرد لە ئێران بوونیان هەبووە و تا ئەو کاتەژ کۆماری ئیسلامی لەسەر کار بێت بەردەوامی دەبێت، چونکە ڕاستەوخۆ ئەوە ڕژیمی ئێران و دەسەڵاتە کە لە هەموو ئەو بارودۆخە بەرپرسیارە و هەر خۆی خوڵقێنەری هەموو ئەو فاکتەرانەیە کە وا دەکات پەرە بەم کارە دزیەوە بدرێت کە ڕۆژانە دەیبینین و بەبیسی دەبین و بە دڵنیایی لە ناوچە مەحروم و پراوێ سخراوە دووردەستەکان بە هۆکاری فەقری زیاتر، دانیشی کەمتر و نەبوونی هوشیاری پێویست و هەبوونی ژینگەیەکی لەبار بۆ فەرهەنگ و سونەتگەلی دواکەوتوانە و ئیرتجاعی تەبیعەتەن زیاتر خۆی دەنوێنێت، چونکە ڕژیمی بێکفایەت و جنایەتکاری ئیسلامی ئاگاهانە و ئامیدانە هیچ هەوڵێکی بۆ بنبڕکردن و نەهێشتنەوەی فەقر و هەژاری لەم ناوچانەش نەداوە بەداخەوە. بەڵێ هاوڕێ ئەیوب باسی یاساتان کرد، باسی هۆکارەکانمان کرد، باسی ئەومان کرد کە جمهوری ئیسلامی خۆی ئامڵی سەرەکی ئەم دیاردەیە. ئێستا با باسی ئامارەکان کەین. ئامارەکان لە ئاز ئەم دیاردەیە چیمان پێ ئەڵێن؟ بۆچی بەهۆی چۆن چەند ساڵە خەباتی بۆ دەکرێت بەڵام هیچ کەم نەکراوە لەم ئاماری بەشودانی منداڵان؟ ئامارەکان چەندە ڕاستن؟ نابەداخەوە نەکەر کەمی نەکردووە، بەڵکو ساڵ لەگەڵ ساڵ ڕووی لە زیادبوون و پەرسەندن کردووە کە زۆر ناخەژێنە بەداخەوە. هاوڕێ گوڵناز، با من پێش جوابدانەوە بە پرسیارەکەتان سرنجتان ڕابکێشم بۆ ئامارێکی جیهانی ئەم دیاردەیە کە یونیسێف لە ساڵی 2018 داوێتە دەرەوە سەبارەت بە هاوسەرگیری کچانی مناڵ. یونیسێف ئاوا دەڵێکە ساڵانە 12 میلیۆن کچی کەمتر لە 18 ساڵ هاوسەرگیری دەکەن کە ئەو ئامارە بە واتای 23 هاوسەرگیری لە خولەکێک واتە دەقیقەیەکایە و تقریبەن یەک هاوسەرگیری لە 2 بۆ 3 سانیەدا بە واتایەکی سادەتر و عینیتر ئەگە باسی بکەم لە هەر 5 کەس لە جیهان یەک دانەیان دنیای مناڵی لێ ئەسەندرێت و هەڵدێری داهاتوویەکی پڕ لە نەهامەتی و نادیار دەکرێت و بە هاوسەر مناڵ دەکرێواتە کودەک هەمسەر دەکرێت. جابیەنە بەرچاوی خۆت بزانە ڕۆژانە چ کارە سات و جنایەتێک بەرامبەر مناڵان بە تایبەت کچان ڕوو دەدات. سەبارەت بە پرسیارەکەشت هەرچەند لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ئامارێکی ڕاست و دروست لە بەردەست نییە بۆ وردبوونەوە لە
قوڵایی ئەم فاجعە کارەساتبارە و ئەوەی هەیە بریتێ لە ئامارێکی نیوە و ناتەواو کە دەستگا ئامارەکانی ئێران دەیدەنە دەرەوە، چونکە زۆرێک لە بنەماڵەکان ڕازی نابن هاوسەرگیری کچانیان لە مەراجعی قانونی و دادگاکانی پەیوەست بە پرسە تۆمار بکەن و زۆرتر بە مەلای لا کۆڵان ماریان دەبڕن کە ئەمەش کۆمەڵێک دەرەنجامی سلبی لێ دەکەوێتەوە کە حتمما لە درێژەدا قسەی لەسەر دەکەین. هەوڕێ گوڵناس، بە پێی تازەترین راپۆرتی مرکزی ئاماری ئێران کە لە شەژمانگی کۆتایی ساڵی ڕابردوو واتە 1399 و دەستپێکی بەهاری 1400 واتە ئەم ساڵ سەبت کراوە، ئاوا دەڵێت کە هاوسەرگیری لە ناو کچانی 10 بۆ 14 ساڵ لە بەهاری ساڵی ڕابردوو 32% هەڵکشاوە و گەیشتووەتە 9753 مەورد. هاوسەرگیری کچانی 15 بۆ 19 ساڵ 45522 مەورد بووە. هەر بە پێی ڕاگەاندنی دەستگا ئامارەکانی ئێران هاوسەرگیری کچانی 10 بۆ 14 ساڵ لە ساڵی 1399 بە بەراورد بە ساڵی پێشوو پێش لە خۆی 10 واتە 10.5% زیادی کردووە و 5% کۆی هاوسەرگیری وڵاتانی ئێرانی لە ساڵی 1399 بەخۆیەوە گرێداوە، وەکو ژێر 15 ساڵ ئەلبەت. لە لایەکی تریشەوە 791 مناڵ لە دایکانی 10 بۆ 14 ساڵان لەدایک بوون و هەر بە پێی ئامار و ئەسنادە بەردەستەکان وا دەردەکەوێت کە 13.7% هاوسەرگیری شارەکان و 19.6% لە سەدی هاوسەرگیری دێهاتەکان کەسانی ژێر 18 ساڵان بوون. سرنج بدە سەر جیاوازی ئەو دوو ڕێژەیە لە ئاماری شارەکان لەگەڵ ناوچە دێهاتیەکان. ئەگەرچی ڕێژەی نفوز لە شارەکان زیاترە، بەڵام چون ڕێژەی نەخێندەواری و نەبوونی هوشیاری لە دێهاتەکان زیاترە، دەبینین کە ڕێژەکەش بەرزترە لەوێ. هەروەها بە پێی ئامارێک کە لە سمینارێکی پەیوەست بە مۆزوعی هاوسەرگیری مناڵان بەڕێوە چوو، ئامارێکیان ڕاگەیاندووە کە تێیدا پشکی هەرکام لە نەتەوەکانی ئێرانی دیاری کردووە، کە تێیدا فارسەکان و تورکەکان هەرکام بە 15% لە سەرووی لیستەکەون و کە دێتە خوارەوەش کەمترینیشیان بەر سیستانی و ئوزبەکی دەکەوێ بە 2.9% و گیلەکیەکان بە 0.9 یعنی 0.9% لە واقع و نەتەوەی کوردیش ڕێژەی 4.9 بەرکەوتووە کە بەداخەوە کەم نییە و زۆرە. من پێویستە دووبارەی کەمەوە کە ئەم ئامار و ژمارانە تەنها ئەوانە دەگرێتەوە کە لەلایەن دەستگا ئامار و سەبت و ئەحواڵەوە بە ڕسمی تۆمارکراون و ئەوانە ئامارهای واقعی نەبێت، لەوانە زیاتریش بێوانە؟ بەڵێ بە دڵنیایی ئەوانە عەرزمکردن ئەوانە ناگرێتەوە کە دوور لە چاوی دادگا و ئیدارەی سەبت و ئەحواڵ لە لای کۆلکەمەلا و مەلاکانی لا کۆڵان مارەبراون یان لە ماڵەوە لەسەر دەستی ماماکان زاوزەیان کردووە و مناڵیان بووە کە بە دڵنیایی دەتوانێت دووهێندە و بگرە زیاتریش بێت. هەروەها هەموو ئەو حاڵەتانش کە تازەن و ڕۆژانە و بە بەردەوامی پێوەی زیاد دەبێت، ئەو ئامارانە ئەوانە لە خۆ نەگرتووە بەداخەوە. بەڵێ هاوڕێ ئەیوب، ئێوە باسی ئامارەکانتان کرد، ئاشکرایە ئەم جۆرە هاوسەرگیریە دەتوانێت بەدیهێنەری کۆمەڵی دەرەنجام و کارەساتی خراپ چە لەسەر کەسەکە و چە لەسەر کۆمەڵگا بێ. ئێوە ئەو دەرەنجامانە چۆن هەڵدەسەنگێنن یان چۆن باسی ئەەکەن؟
بە دڵنیایی دیاردەی مناڵ هاوسەری کۆمەڵێک دەرەنجامی خراپ و سەلبی لێ دەکەوێتەوە هاوڕێ گوڵناست کە هەم دەتوانێت بە زەرەر بۆ کەسی قوربانی بشکێتەوە لە ڕووی جسمی و دەرونی و کۆمەڵایەتی و هەروەها کۆمەڵگاش بگرێتە خۆی کە بە باوەڕی من هەردوو لایەن قوربانی دەستی ئەو نەریتە تاوانکاریە دژی ئینسانیان هەندێک لەو دەرەنجامە کۆمەڵایەتیانەی کە هاوسەرگیری مناڵان لە کۆمەلگادا بە دوای خۆیدا دەیهێنێت بریتین لە تۆمار نەکردنی بەشێکی بەرچاویان کە بەرچاویان لە دەفتەرخانە ڕسمیەکانی هاوسەرگیری و نەبوونی هیچ جۆرە بەڵگەنامەیەکی ڕسمی پەیوەست بەم بابەتە و بێبەشبوونیان لە هەر چەشنە ماف و داواکارێک و دەستەبەری و زەمانەتی کۆمەڵایەتی هەروە هاتنە دنیا و زۆربوونی مناڵانی بێناونیشان و گەورەبوونیان بەبێبوونی پەروەردەیەکی دروست کە ئیمکانی خوێندن و پێگەیاندنیان نابێت و زۆر بەشیان سوئیستفادەیان لێ دەکرێت و دەنێردرێنە سەر شەقامەکان بۆ سوالکردن و کارکردن کە پێیان دەوترێت مناڵانی کار و مناڵانی سەرشەقام و لە شەقامەکان و ترافیل لایتەکان جامی ماشێنەکان دەشۆن و داوای بڕەپارە یا ئەنعامێک دەکەن یان ئەوە تا کلینیکس و کەلوپە لە سادەکانی ماشێن لە سەرجادەکان دەفرۆشنە خاوەن سەیارەکان و کڕیارەکان و بەرەبەرە لەگەڵ گەورەبوونیشیان تووشی دیاردەی احتیات بە مەوادی مخدر دەبن یان دەکەونە داوی کەسانی هەلپەرست و مافیاکان و بەکار دەهێنرێن و دەبنە مەترسی بۆ سەر ژیانی خۆیان و کۆمەلگا و زۆر بابەتی دیکە بەداخەوە اینجا ڕەوتی ڕوو لە گەشە و زیادبوونی بێوە مناڵ یان کودەک بێوە واتە دوای ماوەیەکی کورت تەلاقدانی کچانی مناڵی بەشودراو زیاد دەکا لەم لاشەوە زیادبوون و پەرەسەندنی جەمعیەت لە حاشیەی شارەکان و گەڕەکە هەژارنشینەکان کە هیچ جۆرە خزمەتگوزارێک و پێڕاگەیشتنێکیان نییە زیادبوونی دیاردەی لەشفرۆشی بەهۆی هەژاری و نەبوونی هۆشیاری زیادبوونی ڕێژەی کەسانێک کە بێلانە و خانە دەبن و ناچار بەکار تۆنخەوی تەنانەت گۆڕستان خەویش دەبن زۆربوونی دیاردەی نەخێندەواری و بێسەوادی جیاوازی زۆری تەمەن لە نێوان ژن و مێردەکە و جیاوازی لە ڕاو هەوسڵکەوتی ڕۆژانەیان کە نەگونجان دروست دەکات و بەدیهێنەری کۆمەڵێک کێشە و مەشاکیل دەبێت لەوانە خۆکوشتن خۆسووتاندن یان ئەوە تا جیابوونەوە و کارەساتی دوای جیابوونەوە یان زۆر بابەت و کێشەی دیکە کە ڕووی کۆمەلگا دەگرێتەوە لە بابەت کاردانەوە و دەرەنجامە سەلبیەکان بۆ کەسی قوربانیش واتە مناڵەکە یەکەم لە ڕووی جستەیی و تەندروستیەوە گیر و گرفت تووشهاتن بە کۆمەڵێک نەخۆشی جستەیی لەوانە ئەندامە زاوزێ و جنسی و زاوزیەکانی مناڵە کچەکان بەهۆی گەشە نەکردنیان کە دەتوانێت تووشی مەترسی جددی بۆ سەر ژیانیان بکات چ لە کاتی نیزیکی و جوودبوون چ لە کاتی حامیلەبوون و زاوزێکردن و مناڵبووندا توش هاتن بە لەباربردن یا زاوزێکردنی کات نەگەیشتووی زۆرتر لە مۆعید بەهۆی بێتوانایی لە ڕاگررتنی کۆرپەڵە لە ناو سکی دایکدا کە هەم مەترسیە بۆ دایکەکە و هەم بۆ مناڵەکەش هەروەک چۆن لە دایکبوونی مناڵانی پێشوەختە زۆرجار مەترسی لەسەر ژیانی کۆرپەکە دروست دەکات ئەگەری توشببوونیان بە نەخۆشی ڤایرۆسی و گوازراوەکان کە لە کاتی جوودبوون و نزیکیکردن لەگەڵ کەسی بەرامبەر دەتوانرێت تووشیان بێت لەوانە سفلیس سۆزاک هیپاتیک ئەیدز توشببوون بە ئەنواعی عفونەتەکان و زۆر بابەتی دیکە و نەبوونی زانیاری لەسەریان زەبر و زەنگماندن و ئازادانیان کە بە دڵنیایی لەلایەن کەسی بەرامبەریان
واتە هاوسەرەکانیان ڕوودەدات. لە بابەت دەرەنجام و دەرکەوتە دەرونیەکانیش ئاشکرایە تێپەڕبوون لە دەورانی مناڵی و مێرمناڵی واتە هاتنە نێو دنیای گەورەکان بەبێ ئەوەی کە بەخواست و ئیرادەی خۆیان بێت بە دڵنیایی کەسەکە تووشی کۆمەڵێک وشاری دەرونیش دەکات کە لە توانایدا نابێت بەرگەی بگرێت. بیەنە بەرچاوی خۆت و بیری لێ بکەوە لە تەمەنێکی کەمدا لە بنەماڵە و هاوڕێ و هاوساڵەکانی دادەبڕێندرێت، شخصیت و ئازادی مناڵی لێ دەسێندرێتەوە و دوور خراوەتەوە لە هەموو حەز و خولیا مناڵیەکانی کە بۆ گەشەیەکی تەندروست پێویست بوو پێیدا گوزەر بکات و گەورە بێت. ئەرز بێ هیوا بڕاو بەخۆبوون و بیرۆکەکانی بۆ داهاتوو گەشتنی بە ئامانجەکانی تێدا خنکێندراوە و لە ناوچووە. لە سەروی هەموو ئەوانەشەوە ڕوبەڕووی کۆمەڵێک خواست و ئەرچی تازە کراوەتەوە کە بە هیچ پێوەرێک لەگەڵ سروشت و جەستەی لاواز و پێنەگەیشتووی ئەو دانایەتەوە و بەرگەی ناگرێت بەو معنایی کە هیچ کام لە ئەندامەکانی لەشی گەشەی پێویستیان نەکردووە لەگەڵشیدا هیچ جۆرە هۆگری و پابەندبوونیەکی لە ڕووی سۆزداری و خۆشەویستیەوە تێدا نییە. بە دڵنیایی لە وەها بارودۆخێکدا کەسەکە تووشی بەرگەگرتنی نابێت و تووشی گەلێک کێشەی ڕۆحی ڕەوانی دەبێت و دەتوانێت بۆ هەمیشە وەکو مۆتەکەیەک بەسەریدا بمێنێتەوە و ژیانی لێبسەنێت لێبکا بە دۆزەخ و تەنانەت بەرەو کۆمەڵێک کردداری نەخوازراوی بەرێت کە هەم بە زەرەری خۆی بشکێتەوە هەم کەسانی دیکەش. ئەوەی دەمێنێتەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هەموو ئەرەوەندە بڵێم کە هەموو ئەو خاڵانەی کە وەک دەرەنجام و لێککەوتە کۆمەڵایەتەکان باسمان کرد و وتمان تووشی کۆمەلگا دەبێت کەسی قوربانیش دەگرێتەوە و دەیکاتە ئامانج بە هۆکاری ئەوەی کە ئەویش لە کۆتاییدا تاچێکە لەو کۆمەلگایە. هاوڕێ ئەیوب باسی ئەومان کرد کە ئەم دیاردەی هاوسەرگیریە خودی منداڵانی کار پێک دێنێ لەش فرۆشی پێک دێنێ دەرەنجامەکانی باسی دەرەنجامەکانیمان کرد. خۆتان نەزانن لە ئێرانە هەم لە ئێرانە هەم لەو شوێنانەی کە ئیسلام بە قەڵی معروفێژێ حاکمە و گشوەرهایەکی ئیسلام زەدەیە ئێستا دیاردەی کوشتنی ژنان لە ژێر ناوی ناموس و شەرەف دیاردەیەکی بەرچاوە و هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کچێکی کەمتەمەن کە لە 13 ساڵیدا بەشوو ئەدرێ دواتر کە ئەزانێ ئەم کەسە بە باوی دڵی ئەو نەبووە و دوایە کە بە قەڵیەوە ئەقلی تۆزێ کامەڵترە بێت و تماشاکە کە ئەوەی کە ئینتخابیان کرد بۆی ئینتخابی ئەو نییە دوایە کە گەرێکە تەلاق بسێنێ یام جیا بێتەوە بنە ماڵەکەی نایەڵەن یام دەیکوژن هەر ئەوەی کە مۆنا حەیدەری لە ئاهواز بینیمان هەوەی کە لە کوردستانە لە ئێرەش لە هەرێمی کوردستانە دیمان ئەمانە خۆی دەتوانێت هۆکارێک بێ لە هۆکاری دیاردەی منداڵ هاوسەری ئێوە نەزەرتان لەسەر ئەمە چییە؟ بڵێ بەداخەوە هەموو ئەوەی خۆت فەرمووت و باست کرد هەمووی دروستە وەک عەرزم کردن هەموو ئەوانە دەگەڕێتەوە بۆ ئەو دواکەوتوی و ئیرتجاعی کە بەداخەوە لە کۆمەلگاکەی ئێمەدابوونی هەیە و ئەگەر چاوێک لە ئاماری هەر یەک ساڵی ڕابردوو بکەین نمونە زۆرە بۆ ئەوە دیارە زۆرن لەوانە مبینا سووری یەک لەوانەیە کە لە 16 ساڵیە کۆتایی بە ژیانی هات عەرز بێ یان کوشتنی هەردوو مێرمناڵە سیستانی و بلوچستانیەکە فاتمەی فەرەجی یا هەر نمونەی زیندوش کە خۆت باست کرد مۆنا حەیدەری ئەو کچە مێرمناڵەی ئەهوازەی کە بەهۆی کە هەر بە مناڵی و لە تەمەنی 12 بۆ 13 ساڵیدا بە زۆر لە کوڕی مامەکەی مارەیان بڕی و ئەو جۆرەی کە باز دەکرا کە دڵنیاشم وا بووە هەر لە ڕۆژانی یەکەمی دوای بە مێردانەکەی ڕوبەڕووی توندوتیژی لێدان و ئازادانی بەردەوامی هاوسەرەکەی بۆتەوە و هەر کاتیش هانای بردە باوک و دایک و بنەماڵەکەی بە مناڵە ساواکەی ترساندیان و بێدەنگ و
لەم گەڕاندیانەوە بۆ ئەو دۆسەخەی کە تێیدا دەژیا کاتێکیش هەلی ئەوەی دەستکەوت ڕابکات و خۆی دەربازی تورکیا بکات بە فێڵ و بە زۆر لەلایەن باوکو و خەزوری کە دەکاتە مامیشی هێنرایەوە کە لە دوای هێنانەوەی لەلایەن سەجادی مێردی زۆر وەحشیانە و لە تەمەنی 17 ساڵی واتە تۆ سرنج بدە لە 12 ساڵی بە شوویاندا بە درێژایی 5 ساڵ ئەزێت و ئازار و ئەشکەنجەی خوات و لە تەمەنی 17 ساڵی واتە هەر لە تەمەنی ژێر بلوغ و ژێر تەمەنی یاساییە سەریان لە لاشەی جیا کردەوە بۆ هەمیشە کۆتاییان بە ژیانی هێنا کە بێگومان ئەگەر چی جنایەتەکە بە دەستی مێردەکەی و برای مێردەکەی کە لە هەمان کاتە ئامۆزای کچەکەش بوون ئەنجام درراوە بەڵام بە بڕوای من بە دڵنیایی سرجەم بنەماڵە و بە تایبەت باوکی کچەکەش هەر لە ڕۆژی ئەوەڵەوە کە کچەکەیان داوە بەشوو تا کاتی کوشتنی دەورونەخشیان هەبووەوە شەریکی ئەم تاوانە قێزەون و ناخەجێ نەبوون لەو لاشەوە لەوە زیاتریش لە واقعە ئەوە ڕژیمی ئێران و دەسەڵاتەکەیەتی کە تاوانباری نەکرد کەیسی مۆنا بەڵکو کەیسی هەموو مۆناکان و ئەو کچە مناڵانەیە کە بەهۆی یاسای دژی ئینسانی و جنایەتکارانەی پڕ لە هەوا و هەوەسی ئەوان تووشی لە ناوچوون و داهاتوویەکی بەژان و کارەساتبار بوون و دەبنەوە و هەروەک خۆت ئیشارەت بە عێراقدا ئەگەر سرنجێک بخەینە سەر هەرێمی کوردستانی عێراق دەبینین تەنها لە دوومانجی ڕابردووی ئەو ساڵ و تا 8 مارس 14 ژنی بێتاوان بەدەستی هاوسەرەکانیان و کەسە نزیکەکانیان ئەشکەنجە کران درانە بەر دەستڕێژی فیشەک خنکێندران یان سووتێندران کە شەنیار هونەری یەک لەو قوربانیانە نەیەکە بە 14 ساڵی ئەویش لە تەمەنێکی کەمی بچووکی کودەکەم سەر یا مناڵ هاوسەر دەکرێت و بەمێر دەدرێت و لە تەمەنی 21 ساڵیدا لەلایەن مێردەکەیەوە ئاگر لە جەستەی بەردەدرێت و لە پاش 5 ڕۆژ بە ئازارەوە مانەوە گیان لە دەست دەدات و دوو مناڵیشی لە پاش جێ دەمێنێت یان هەر ئەوەی لەم ڕۆژانە ڕوویدا خانمە چالاکوانی ژنان ئیمان سامی ناسراو بە ماریا کە ئەویش قوربانی دەستی مناڵ هاوسەری بوو و لە تەمەنی 12 ساڵی بەمێردرا بوو تەنها لەبەر هۆکاری ئەوەی کە دینەکەی گۆڕیوە واتە لە ئیسلامەوە بۆ بە مەسیحیەت چۆتە سەر دینی مەسیحی لەلایەن براو مامەکەیەوە لە تەمەنی 20 ساڵیدا کۆتایی بە ژیانی هێناوە درایە بەس دەستڕێژی گولە بەداخەوە ینی هەموو ئەوانە لە کۆمەلگادا بوونی هەیە و وەک باسمان کرد چەندین ڕەهەندی جیاوازی هەیە کە هەموویمان ئیشارە پێکرد. بەڵێ هاوڕێ ئەیوب باسی هۆکارەکانمان کرد ئێستا با باسی ڕێگا چارەکان کەین بۆ بەگەشتاچوونی ئەم دیاردەیە بەڕای ئێوە ئەبێت چه ڕێکارێک بێەوە خەڵک دەبێت چی بکات؟ هاوڕێ گوڵناز بێشک دیاردەی مناڵ هاوسەری کە مێژوویەکی لە مێژینەی هەیە و ڕیشەی لەناو سونەت و باوەڕە کۆن و دواکەوتەکانی خەڵکیدا هەیە هاوکات گرێدراوی فەرهەنگی ئیرتجاعی و مەسهەبی ناو کۆمەلگاش بێت و بە یاساش کە هەڵقوڵا و دەرهێنراو لە عەرز بێ باوەڕە غەڵەتەکان بێت و پشتیوانی بکرێت و ڕەوایی پێ بدرێت ڕەنگە بەگەشتدان چوونەوە و بمبڕکردنی کارێکی ئاسان نەبێت بەڵام ئەوە بەو معنایە نییە کە کۆمەلگا و ڕێکراوە مناڵ پارێزەکان خەڵکی وشیار و پێشڕە و لە ئاستیا دەستەوستان بن و بێدەنگ بن بەڵکو دەبێت بۆ نەهێشتنەوە و سڕینەوەی ئەم دیاردە دزێ و دژی مرۆڤایەتیە بە هاوپشتی یەکتری و هاوکاری و هەماهەنگی هەموو ئەو ڕێکخراوانەی کە کار بۆ پارێزگاری مناڵان دەکەن بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیشەوە دەست بکەین بە خەبات و تێکۆشان جا بە بڕوای من چەند جۆر ڕێگە چارە بۆ دەرباز بوون لەو ستەم و نەهێشتنەوەی ئەم دیاردە ناشارستانی و دزێەوە هەیە یەکەم هەوڵدان بۆ یەکگوتاری و یەکدەنگی ڕای گشتی جەماوەر لە هەمبەر گوشار خستنە سەر حکوومەت بۆ ڕاگرتن و هەڵوەشانەوەی هەر یاسا و مادەیەک کە ڕەوایی دەداتە بە شودانی کچان لەژێر تەمەنی یاسایی کە 18 ساڵە
دووهەم کارکردنە بە هوشیاری و بۆ هوشیاری و بە ئاگاهێنانەوەی کۆمەلگا لە دەرەنجام و ئاکامە خراپەکانی ئەم دیاردە دزیەوە کە پێشێلی ئاشکرای مافی مناڵانە لە ڕێگەی ڕێکخراوەکانی مناڵپارێز و میدیا و کاناڵە تەلەڤیزیۆنیەکان و هەواڵە پێشڕەوەکان و سازدانی بەرنامەی تایبەت و ئەرزبێ ڕۆشنگەری پێویست لەسەر دەرەنجامە خراپەکانی بۆ ئێستا و دواڕۆژی کەسەکان و کۆمەلگا کە بە دڵنیایی کەناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش یەک لەو مدیا کاریگەرانەیە کە بینەری تایبەت بەخۆی هەیە و بەردەوامیش دەوری کاریگەری نواندووە لە بەخشینی ئاگاهی و وشارکردنەوەی کۆمەلگا لەو معزەڵات و کێشانەی ڕوبەڕوویان دەبێتەوە و دەکرێت ئەوە دڵنیاشم کە لەو ڕاستایشە دەوری بەرچاو و کاریگەری خۆی دەنوێنێت و سێهەم کارکردن لە پێناو نەهێشتنەوەی هەژاری و بێکاری کۆمەلگا بەتایبەت ناوچە مەحروم و پراوێزخراوەکانە کە بێبەشن لە هەر چەشنە خزمەتگوزارێکی گشتی بۆیان کە بەهۆی بێکفایەتی دەسەڵات و ڕژیمی فاسدی کۆماری ئیسلامی تووشی هاتوون کە ئەوەش لە گرەوی ڕیشە کەشکردنی کۆماری ئیسلامی ئێراندایە کە هۆکاری ڕاستەوخۆی هەموو ئەو نەهامەتیانەیە کە بەسەر کۆمەلگادا هاتووە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەیوب، من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان قسەیەکەیە وەکو قسەی کۆتایی فەرموون. لە ڕاستیدا دیاردەی مناڵ هاوسەری هەردوو ڕەگەزی کچ و کوڕ دەگرێتەوە، بەڵام بە دڵنیایی ئەوە کچانن کە پشکی شێریان لەدەست ئەم نەریتە دواکەوتو جنایەتکارانەیە بەردەکەوێت کە بە دوور لە هەر چەشنە بەهایەکی ئینسانی لە سایەی سونەت و کللتوری کۆن و سیستمی نادات پەروەرانە دەبنە قوربانی و کۆیلەی دەستی چاوچنۆکی و زیادەخوازی کۆمەڵێک گورجی بەناو مرۆڤ لە کۆمەلگا دەبن. بۆیە ڕوو دەکەمە سەرجەم گەلانی ئێران و پیان دەڵم هەروەک چۆن لە ئاست زوڵم و زۆر و ناعیدالەتی و ستم و سەرکوتی ڕژیم بێدەنگنین و احتراز و ناڕزایەتی و خۆپیشاندان دەکەین، پێویستە لە ئاست ئەم یاسا و نەریتە چەوت و نامرۆڤانەیەش بوەستینەوە و داوای هەڵوەشانەوەی بکەین و چیتر نەهێڵین مناڵەکانمان بەتایبەت کچانمان ببنە قوربانی دەستی هەوا و هەوەسی کەسانی بەتەمەن و هەلپەرست و چاوچنۆکی کۆمەلگا لە ژێر سێبەری دەسەڵاتی بۆ گەمبووی مەلایەتی و یاسا دواکەوتۆکانیان کە ڕۆژانە ڕوو دەدات. و سوپاسی دووبارەشم بۆ ئێوە و هاوڕێیانی هاوکارتان کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری و کۆمەڵە تیڤی بۆ سازدانی ئەم بەرنامەیە. دەستان خۆش بێ. جارێکی تر سپاس بۆ ئێوە هاوڕێ ئەیوبی دەباغیان کامیوانی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری ئێمە بوون. زۆر سپاستانەکەم. بەڵێ بینەرانی خۆشەویستی ئاسۆی بەرابەری بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری کە سەبارەت بوو بە دیاردەی هاوسەرگیری منداڵان. سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون، بە هیوایەوەی کە بەرنامەکانی ئاسۆی بەرابەری باوی دڵی ئێوەی خۆشەویست بێ. تا بەرنامێکی تر ماڵاوە.